لە ڕۆژی نێونەتەوەی خانماندا هەڵمەتی سۆشیال میدیا تشتی خراوەتە سەر. خانم سوزن براکس ئەندامی کۆنگرس بە گریتا ڤان سەستێرنی گوت بەشی تایبەت لە ئەمریکادا لە پێش حکومەتەوە بووە لە سەر و سەوداکردنی لەگەڵ تەنگ پێهەڵچنینی سەکسی. بە دڵنیاییەوە کۆنگرس و منیش وەک سەرۆکی کۆمیتەی ڕەفتار و ڕەوژ لە خانەی نوێنەران ماملە لەگەڵ ئەم مەسەلەیە دەکەین. دووبارە من سربەرزم بەوەی بەشێکم لە هەوڵی هەردوو حیزب ئەوەی لە کۆنگرس خانمان و پیاوان ڕابرایەتی دەکەن بۆ باشکردنی پرۆسەکە لە خانەی نوێنەران و بۆ ئەوەی خەڵکان بێنە پێشەوە و شکایەتی خۆیان لەسەر تەنگ پێهەڵچنینی سێکسی تۆمار بکەن. هەڵمەتەکانی سۆشیال میدیا کە بەهۆیەوە زانیاریەکان بە خێرایی بڵاو دەبنەوە ئەوەی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە دەستی پێکرد و دەگاتە شوێنەکانی وەک پاکستان لەوێ عایشە تەنزیم لە دەنگی ئەمریکا چاودێری ئەم مەسەلەیە دەکات. کاتێک جوڵانەوەی منیش لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەستی پێکرد لێکەوتەکانیمان لە پاکستان بەدی کرد. کەمتریش لە ئەفغانستان جگە لە شارەکان خانمان لە پاکستان دەستیان بە بڵاوکردنەوەی چیرۆک و بەسەرهاتەکانی خۆیان کردو خۆیان لەگەڵ هۆلیوود گرێدا و دەڵێن ئێمەش هەمان ئازاری ئێوەمان هەیە. بە گوتەی کەمیسە کامارا لە هاوبەشانی جیهانی سۆشیال میدیا گەشە دەکات و بۆتە ئامڕازێکی گرنگ لە پێناو خەبات بۆ مافی خانمان. من هەتا دێت کەیسی زیاتری تونند و تیژینی و خۆ دەبینم ئەوانی لەسەر فەیسبوک یان تویتەر بڵاو دەکرێنەوە. بەمەش خانمان ئاگادار دەبن لەوەی کە خانمانی دیکە لە وڵاتەکانیان ڕوبەڕووی چی دەبنەوە لەمەڕ تەنگ پێهەڵچنینی سەکسی و پێکەوە لەگەڵ یەکتر دەدوێن و ئامۆژگاری یەکتر دەکەن کە ئایا چی بکەن ئەگەر دووچاری ئەو حاڵەتا بوونەوە. لە ساڵی 1995دا خانمی یەکەم هیلەری کلنتن لە کۆنفرانسێکی نەتەوەی گرتوەکان لەبارەی خانمان لە بەیژین هیلەری جێدەستی خۆی لەسەر مافەکانی خانمان نەخشاند. ئەگەر پەیامێک هەبێت لەم کۆنفرانسەوە دەنگ بداتەوە بە ئەو پەیامە بێت کە مافەکانی مرۆڤ مافەکانی خانمانە و مافەکانی خانمانیش مافەکانی مرۆڤە. بەڵام لەمڕۆدا و دوای 20 ساڵ هێشتا ئاستەنگەن تەنانەت لە نێو وڵاتانی پێشکەوتوشدا. ئێمە پێویستی زیاترمان بە خانمان لە پۆستە باڵاکاندا هەیە. ئەو کارەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە بەراورد بە وڵاتانی دیکە لە دواوەیە. وڵاتانی دیکە خانمانی زیاتریان لە پەرلەمان و لە کۆنگرسدا هەن. هەر بۆیە ئەمریکا پێویستی بە ژمارەی زیاتری خانمان هەیە بۆ بەڕێوەبردننی حکوومەت لە هەموو ئاستەکانیدا. هەندێک لێکۆڵینەوەی ئەزمموی هەن ئەوە دەردەخن کاتێک خانمان بەشداری لە پرۆسی ئاشتیدا دەکەن ئاشتێکە درێژەی دەبێت هەروەها مەسەلەکانی وەک دەست درێژی سەکسی نامێنن. شارەزایانی وەک کامارە بڕوایان وایە وڵاتی لایبیریا یەکێکە لە وڵاتانی بەشداری خانمان تێیدا لە گۆڕەپانی سیاسیدا گۆڕانکاری گرنگی سیاسی لێ کەوتۆتەوە.